هەروەها غەیبەتی زۆر يعني لە پژمە باسی خەڵک دەکرێت لەو مەجلیسانەدا کەوەندە تێکەڵاوی خەڵک بووی هەر شەوەی لە ماڵێک بووی هەر شەوە لە سەیرانێک بوو لە سەردانێک بووی بڕواتان هەبێت تووشی غەیبەتی زۆر دەبی بەداخەوە ئێستا یعنی یەک کەسێک وەرە قسەی لەسەر بکە مەدحی بکە بڵێ وەڵایی فڵان کەس بەڕاستی ئینسانی چاکە بڵێ ئینسانێکی بەخشندەیە ئینسانێکی زانایە ئینسانێکی خواناسە ئینسانێکی پاکە وەڵایی دانیشتوانی ئەو مەجلیسە مەگە یەکێکیان بڵێ وایە ئەوەی تری هەمووی ڕەت دەداتەوە بڕوات پێ ناکە دەگەڕێ بزانێت لە شوێنێکە خاڵێکی خراپی نییە و بیدۆزێتەوە وەکو مێشە ڕەشکە بە دویا دەگەڕێ بەڵام بڵێ فڵان کەس خراپەیەکی هەیە هەر تاقی بکەوە کە چوویتە مەجلیسێکی قەڵەباڵغەوە بڵێ فڵان کەس قسەیەک فڕێدە لەبارەیەوە کە خراپ بێ کە لەکەداریکە کە ناشرینیکە کە بێتە پەڵە بۆی بڕواتان هەبێ بەڕێزان هەمووی قسەیەشکەی دەخاتە سەر ئەڵێ وەڵڵا من دەمزانی تخوا بەڕاستە ئەوە وایە ینی هەز دەکەی هەمووی بڕوای کردووە بەم قسە خراپە ئای بەداخەوە کە سیفەتێکی خراپە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەیرۆکم قەڕنی باشترین سەدەمەی هاوڵانم سەردەمی ئێوەیە ثم الذين يلونهم دوای ئەوان دوای ئێوە سەردەمی دوای ئەوان ئێوە يعني 100 ساڵی یەکەم دوای ئەوە قەرنی تابعین 100 ساڵی دووەم ثم الذين يلونهم 100 ساڵی سێیەم تابعی تابعین سەردەمی سەحابە سەردەمی شوێنکەوتوانی سەحابە سەردەمی شوێنکەوتوانی سەحابە ئەم سێجیلە ئەم 300 ساڵە باشترین سەدەی زێڕینی ئیسلامن ثم يجيء قوم ينظرون ولا يوفون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دوای ئەوە دەبینن خەڵکانێک پەیدا دەبن بەردەوام بەڵێن دەدەن بەڵام وەفا بە بەڵێنەکانیان ناکەن بەردەوام ژنەوە بەڵێنی داوە بە پیاوەکەی پیاوە بەڵێنی داوە بە ژنەکەی منداڵە بەڵێنی داوە بە دایک و باوکی باوک و دایکە بەڵێنی داوە بە منداڵەکانی بەڵام هەر بەڵێنە مەسئول و بەرپرسی باڵای وڵاتە پەرلەمانتارە لە بانگەشەیە بەڵێنی داوە وەلا یوفون بەڵام کەس وەفا بە بەڵێنەکانی خۆی ناکە وەفا بە نەزرەکانی خۆی ناکە خەڵک خێر و خێرات دەکا هەر ئەوەندە نەخۆشیەکەی چاک بوو لە گرفتەکە ڕزگاری بوو ئامادە نییە خێرەکەشی بکە ئەگەڕێ حیلە شەرعیەک بدۆزێتەوە بەهانەیەک بدۆزێتەوە کە خێرەکەی نەکاپەنا بەخوای پەروەردگار فەرمووی ئەو زەمەنە دێتە پێشەوە ثم يجيء قوم ئەنجا دەفەرمێ ويشهدون ولا يستشهدون فەرمووی زەمەنی ئێوە خەڵک هەتا باو باپیرانی ئێمەش پێشتریش خەڵک لە شاهیدی ڕای دەکرد فەرمووی زەمانێک دێ خەڵک نەک لە شاهیدی ڕناکە خۆی شاهیدی ئەدا بەبێ ئەوەی داوای شاهیدی لێکرابێ ئەخر جاران وابوو جاران خەڵک دەیوت فڵان کەس تخوا ناوی من لەو شاهیدیە مەکە با سوێند نەدرێم با قسە نەکەم با گوناهبار نەبم نەوەک شتەکەوە خۆی نەجێڕمەوە ئاگاشی لێ بوو بەچوی خۆشی بینی بوو خەڵک خۆی لە شاهیدی لادا بۆی گوناهبار نەبێ ئەگەن ناوی من منووسن بە شاهید با دوای تووشی گوناهباری نەبم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زەمانێک دێتە پێشەوە خەڵک داوای شاهیدی لێ ناکرێ خۆی بە دەگەڕێ شاهیدی بدا شاهیدی چی شاهیدی ناڕەوا عەرزم کردن لەو مەجلیسێکە بەس باسی خراپەی یەکێک بکە بەس خراپەیەکی فڕێدە ناو مەجلیسەکەەوە هەمووی شاهیدی خراپی بۆ دەدا بەس باسی چاکەی بکە بڵێن وەڵی من ئاگام لێنێ بەخوا من بەعاملەم لەگەڵان نەکردو وەڵی نایناسم خۆ دراوسێم نەبووە دە بەهانە دێنێتەوە بەس بۆ ئەوی شاهیدی نێدا کە پیاوی چاکە بەس بۆ ئەوی کە قسەکەی تۆ سەر نەگرێت کە فڵان کەس ئینسانێکی بەتەقوایە و خواناسە ئینسانێکی پاکە و حرام خۆر نییە بەڵام کەوتت خراپە هەمووی بەبێ ئەوەی داوای شاهیدی لێکرابێ بەداخەوە شاهیدیەدا